سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی سێشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. کۆبوونەوەی خانشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران، دەست بەسەرکردنی گروپی موسیقای کوردی کۆما هەورا لە باکووری کوردستان، کۆبوونەوەی کرێکارانی ڕەسمی نەوت لە ناوچە ئامەڵایەتیەکانی باشووری ئێران، سێهەمین ڕۆژی مانگرتنی کرێکارانی کارخانەی فولادی ماتکوژ لە بەندەر عەباس، لە سێزارەدانی سێ بەندکراو لە زیندانەکانی مەشهەد و تەورێز و بەڕێوەچوونی ئاکسیۆن بۆ ڕێزگرتن لە یادی کرێکارانی گیانبەختکردووی تەبەس لە کەنەدا. درێژی هەواڵەکان، کۆبوونەوەی خانشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران. ڕۆژی دووشەممە 9 ڕەزبەری 1403 خانشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران بۆ جارێکی دیکە دژ بە دۆخی خراپی معیشەتی کۆبوونەوە. بەپێ راپۆرسەکان، خانشینکراوانی مخابرات لە شارەکانی سنە، مەریوان، بیجار، ئیلام، ورمێ، بروجێرد، خوڕەماوە، تەورێز، تاران، ئەراک، هەمەدان، ئەردەبیل، کرمان، بەندەر عەباس، ئەهواز و چەند شاری دیکە بەپێ ڕەواڵی دووشەممەی هەر هەفتە بۆ گەیشتن بە جەواکاریەکانیان خۆپێشاندانیان کردووە. خانشینکراوانی مخابرات خوازیاری زیادکردنی حەقدەست، دابینکردنی بیمەی تەکمیلی و هاوسانسازی حەقدەست بوون. دەست بەسەرکردنی گروپی موسیقای کوردی کۆما هەورا لە باکووری کوردستان. ڕۆژی دووشەممە 9 ڕەزبەر ئەنجامانی گروپی میوزیکی کۆما هەورا لە باکووری کوردستان لەلایەن پۆلیسەوە دەست بەسەرکران. بەپێ راپۆرتی مێدیاکانی باکووری کوردستان، ئەنجامانی گروپی میوزیکی کۆما هەورا لەوانە زەینەب دۆغان، گانجای مورکوچ و یوسف کەلەش پاش خوێندنی چەند گۆڕانی کوردی لە کۆنسرتێک لە شاری دیاربکر و دیدار لەگەڵ کۆمەڵێک چالەکوانی سیاسی لەلایەن پۆلیسی تورکیاوە دەست بەسەرکراون. کۆبوونەوەی کرێکارانی ڕەسمی نەوت لە ناوچە ئامەڵایەتیەکانی باشووری ئێران. ڕۆژی دووشەممە 9 ڕەزبەری 1403 کرێکارانی ڕەسمی نەوتی شاغەڵ لە ناوچە ئامەڵایەتیەکانی کەنگان، ئاسەلوویە و سەکۆ نەوتیەکانی باشووری ئێران بۆ جارێکی دیکە دژ بە جێبەجێ زەخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ڕەسمی نەوت خوازیاری وەلانانی سەقفی حەقدەست، دابینکردنی ئەمکاناتی ڕەفاهی، وەلانانی ئاسەنگیەکانی بەردەم سەنەواتی خانەنشینی، گەڕانەوەی ئەو بڕەپارە لە ساڵانی ڕابردووەکو باج لەسەر حەقدەستەکانیان کەم کراوە، بەکردەوە دەرهاتنی تەواوی مادەی دەی ئەرک و بەرپرسیارەتی پێرسۆنەلی نەوت لەسەر کار لابردنی بەرپرسانی ناکارامە و چاکسازی لە ژیان و معیشەتیان بوو. سێهەمین ڕۆژی مانگرتنی کرێکارانی کارخانەی فولادی ماتکوش لە بەندەر عەباس. ڕۆژی دووشەممە 9 ڕەزبەری 1403 کرێکارانی شاغەڵ لە کارخانەی فولادی ماتکوشی بەندەر عەباس بۆ سێهەمین ڕۆژی بەردەوام دژ بە دۆخی خراپی پیشەوی و معیشەتی درێژیان بە مانگرتندا. کرێکارانی ناڕازی کارخانەی فولادی ماتکوش خوازیاری زیادکردنی حەقدەست، پێدانی داخوازیە دۆخراوەکان، دابینکردنی ئەمکاناتی ڕەفاهی، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕیزبەندی پیشەکان، نوێکردنەوەی گرێبەست و چاکسازی لە ژیان و معیشەتیان بوون. لە سێزارەزانی سێ بەندکراو لە زیندانەکانی مەشهەد و تەورێز. بەیانی دووشەممە 9 ڕەزبەری 1403 حکومی ئەعدامی دوو بەندکراو لەوانە شارۆمەندێکی ئەفغانستانی لە زیندانەکانی مەشهەد و تەورێز جێبەجێکرا. بەپێ راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران، دوو بەندکراو بەناوەکانی نسار ئەحمەد ڕەحمەتی خەڵکی ئەفغانستان و شاهین یوسف ئۆغڵی کە پێشتر بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر دەست بەسەر و بە ئیعدام مەحکوم کرابوون لە زیندانەکانی مەشهەد و تەورێز جێبەجێکراوە. لە هەواڵێکی دیکەدا دادگای ئینقلابی شارستانی خۆمەین حکومی ئەعدامی دوو بەندکراوی بە تۆمەتی دزی چەکدارانە لە پێش چاوی خاڵک جێبەجێ کردووە.
بەڕێوەچوونی ئاکسیۆن بۆ ڕێزگرتن لە یادیکرێکەرانی گیانبەختکردووی تەبەس لە کەنەدا. ڕۆژی یەکشەممە 8 ڕەزبەر کۆمەڵێک لە ئێرانیانی ئازادیخواز و بەرابەری تەڵەب لە ڤانکۆڤەری کەنەدا لە ئاکسیۆنێکی ناڕزایەتیدا یادی کرێکارانی گیانبەختکردووی تەبەسیان بەرزڕاگرت. بە پێوەڤێنانێ بەدەستمان گەیشتووە بەشداربوونیەوە ئاکسیۆنە بە بەدەستەوەگرتنی وێنەیەک کرێکارانی گیانبەختکردووی معدەنی تەبەس و قوربانیانی سەرکوتی ڕژیم دژ بە کۆماری ئیسلامی دروشمان بەرز کردووەتەوە. ئامادەبوونیەوە چالاکیە لە دروشمەکانیاندا خوازیاری ئازادی هەموو چالاکانی کرێکاری و سیاسی لە زیندان و هەڵوەشانەوەی سزای 3 جارە لە ئێران بوون. خۆپێشاندانی دژبەرانی نەتانیاهو لە تەل‌ئاڤیڤ. ڕۆژی دووشەممە 9 ڕەزبەر دژبەرانی نەتانیاهو بۆ جارێکی دیکە دژ بە دەوڵەتی ڕازگەرای ئیسرائیل ڕژانە سەر شەقام و خوازیاری ئاگربەست بوون. بنەماڵی دیلەکانی دەستی حەماس و دژبەرانی شەڕ بە داخستنی شەقامێکی تەل‌ئاڤیڤ خوازیارە ڕاگررتنی دەستبەجێ شەڕ و ڕاگەیاندنی ئاگربەستی هەمیشەیی بۆ ئازادی دیلەکانی دەستی حەماس بوون. بەشداربوونیەوە خۆپێشاندانە هەروەها خوازیاری کۆسایی هێنان بە شەڕ و دەست لە کارکێشانەوەی نەتانیاهو بوون. دووە هەواڵ چوونە سەرەوەی ئاماری قوربانیانی زریانی هیلێن لە ئەمریکا. بەپێ راپۆرتی مێدیەکانی ئەمریکا ڕێژەی قوربانیانی زریان و گەردەلوولی هێلەن لە وڵاتە بۆ 90 کەس بەرز بووەتەوە و بە ملیۆنان کەس دەستڕەسیان بە بەرق و ئاوی خواردنەوە نییە. لە ڕۆژانی ڕابردوودا زریانێکی بەهێز بە ناوی هیلێن ئیالەتەکانی فلۆریدا، جۆرجیا، تێنسی و کارۆلینای جنوبی گرتووەتەوە و بەهۆی هاتنی لافە و 90 کەس گیانیان لەدەستاوە و بە هەزاران کەس زاوارە بوون. بە پێوەڤێنانەی بڵاوکراوەتەوە سەدان خان و جادە و پرد ڕووخاوە و بەرق و ئاوی 2 ملیۆن کەس بڕاوە. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکە هەر شاد و وەسەڵ.